ئێمە لێرەوە ڕای دەگەینی بە شێوەیەکی گشتی ڕای گشتی کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات و سەرجەمگەلی کورد ئاگادارەکەینەوە. ئەمڕۆ ڕامینی حسەن پەنایی کوڕی هەموو گەلی کووردە، کوڕی هەموو ماڵێکی کوردستانی ڕۆژهەڵاتە وەوە ئەرکێکی گشتیە کە بە هەموو گەلی کورد و بە تایبەتی خەڵکی خۆشەویستی کوردستانی ڕۆژهەڵات بە پاڵپشتی ئەوان بتوانین ڕامین نجات بدەین. ئێمە چەندین جار ڕامان گەیاندووە ڕامین نە یەکەمین ڕۆڵەی کوردستانی ڕۆژهەڵاتە و نە ئاخرین ڕۆڵەی کوردستانی ڕۆژهەڵاتیشە کە چارەنووسی ئەوەیە. بۆیە جارێک بۆ هەمیشە ملەتەکەی ئێمە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات خۆشبەختانە وەکو چلۆن لەو ماوەیە بە شێوەیەکی یەکگرتووانە هەوڵ و هیممەت و تەقالایان کردووە کە بە شێوەهایی مکەڕڕ بە دروستکردنی کەمپەینهای جۆرواجۆر هەوڵیان داوە کە بۆ نجاتی گیانی ڕامین دەبێ ئەم هەوڵانەمان لەم ڕۆژە سەختانە شەرتر و پڕتر بکەینەوە. لێرەدا جێ خۆشحاڵیە کە لێرە لە کوردستانی باشووریش هەوڵێک دەستی پێکردووە بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو کە گلەیی زۆر بوو هەم لە میدیاکاران و ڕاگەیاندەکان و هەم لە خەڵک بەگشتی و بە تایبەتی کەسایەتی و نووسەران و شاعران. ئەم ڕۆژانە دەنگێک دەبیسترێت، دەنگێک بەرز بووەتەوە کە پشتیوانی لە کوردستانی ڕۆژهەڵاتەکە. لە باکوور وەکو دەبینن بەڕێز عوسمان بایدەمیر و کۆمەڵێک کەسایەتی گەورە پشتیوانیەکەن لە کەیسی ڕامین. ئەمە نیشان لەوەدا کە گەلی ئێمە ملەتی ئێمە نەتەوەکەی ئێمە بە شێوەیەکی یەکگرتووانە هەوڵەدا بۆەوەی خاوەنداری لە ڕۆڵەکانی خۆی بکات. بۆیە لێرەوە ئێمە سپاسی هەموو گەلی کورد دەکەین، سپاسی هەموو ئەو ئازادی خوازاناکەین کە بەبێ ئەوەی بیر لەوە بکەنەوە کە ڕامین چۆن بیر دەکاتەوە سەر بە چەک گرایشێکی فکری و چەند مەکتەبێکی فکریە بەڵام وەکو ڕۆڵەیەکی زوڵم لێکراوی ڕۆژهەڵات پشتیوانی لێکەن.